بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وأصحابه وأتباعه وذرياته إلى يوم الدين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا، واجعل الجنة هي دارنا، اللهم آمين. برایان و خوشکانی عزیزم لە هەر شوێنێکەن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێ بێت. داواکارین لە خوای پەروەردگار و لێ پاڕینەوە ڕۆژووی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ کات، شەو نوێژ و تەراویحەکانمان لێ وەرگرێت. خۆشەویستانم، کاتێک ئینسان بە ڕۆژوو ئەبێت، هەندێک شت هەیە ئەبێتەوە کاری شکاندنی ڕۆژۆکەی. یەکێک ئەگەر بە ئەنقەست نان بخوات، یاخود ئاو بخوات، یاخود هەندێک کاری تر هەیە بیکات، ئەو ئینسانە ڕۆژۆکەی ئەشکێ و بە خاوەنەکەی ناوترێ بە ڕۆژووە. هەندێک کار و کردەوەی شەیە خێر و پاداشتی ڕۆژۆکە کەم ئەکاتەوە، بەڵام ڕۆژۆکە ناشکێنێ. هەر کاتێک خێر و پاداشتی ڕۆژۆکە کەم بوویەوە، ئینسان وەکو ئەوە وایە تەنها دەمی بەسترابێ و هیچ نان و ئاوێک نەخوات. ئەگەر نا، وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وآله وسلم، خەڵکانێک لەم ئوممەتەی من کاتێک بە ڕۆژوو ئەبن لە بانگی بەیانیەوە تا بانگی ئێوارە، کاتێک ئێوارە بەربانگەکەنەوە تەنها برسێتێکەیان بۆ ئەمێنێتەوە، هیچی تریان بۆ نانووسرێ لای خوای پەروەردگار جگە لەوە نەبێ کە ئەم ئینسانە برسی بووە یاخود تینووی بۆ خوا پەنامان بە. دیارە ئەو ئینسانانەی کە تەنها برسێتی و تینوێتویان بۆ ئەمێنێتەوە، کار و کردەوەیکیان کردووە کە لەگەڵ ڕۆژۆکەیاندا جیاوازە، مخالیفە لەگەڵ ڕۆژۆکەیاندا کە ئیسلام داوای کردووە. ڕۆژوگردن تەنها خۆگردنەوە نییە لە خواردنەوەی ئاو، لە خواردنی نان، لە نزیک کەوتنەوەی خێزان، بەڵکو ڕۆژوو خۆگردنەوەیە لەو وتانش کە ئەبنە هۆکاری ناڕازیبوونی خوای پەروەردگار جەلە جەلالوه. بۆیە هەر کاتێک ئینسانەکان کۆمەڵە ڕەفتارێک، کۆمەڵە گوتارێک لەوانەوە دەرچوو پێچەوانەی شەریعەتی ئیسلام بوو، ئەوە دڵنیابێ کە خاوەنەکەی پاداشتی ڕۆژۆکەی کەم ئەبێتەوە. ئێمە لێرەدا باسی حاڵەتێک لەو حاڵەتە ناکەین کە زۆر جار ئینسان بەهۆیەوە پاداشتی ڕۆژۆکەی کەم ئەبێتەوە بەبێ ئەوەی بەخۆی بزانێ، یاخود شەیطان ئەوەندە تاوانی پێکردووە، تەواو دڵی ژەنگی گردووە، هەز بە زۆرێک لە تاوان و گوناهەکان ناکات. ئینسان گەلێکەیە لە دنیادا خەڵکی لێیان ڕائەکات، بەهۆی نەخۆشی کۆرۆناوە نا، بەهۆی کۆکە و پژمە و هەڵامەتەوە نا، بەهۆی بۆنی لاشە و دەمیانەوە نا. عەجیب نەبێ بەلاتانەوە خەڵکانێکەیە لە دنیادا بەبێ ئەوەی تووشی ئەو نەخۆشیە گوازراوە بن، ئەو نەخۆشانەی کە ئەگوازرێنەوە لە کەسێک بۆ کەسێکی تر، خەڵک لێیان ڕائەکات، خەڵک حەز ناکا بیان بینێت، خەڵک حەز ناکات یەکەڵیان بێت. بۆ؟ چونکە ئەم ئینسانە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وآله وسلم، صیفەتێک لە صیفەتە خراپەکانی تێدایە کە زۆر جار لە کاتی بە ڕۆژووبووندا خێر و پاداشتی ڕۆژۆکەی کەم ئەبێتەوە بەبێ ئەوەی بەخۆی بزانێت. ئاخر سەیرە برایان و خوشکانی عزیزم، ئینسانێک نە نەخۆشیەکی هەبێت، نەبۆنی لاشەی بێت، خەڵکی لێی ڕاکات، خەڵکی حەز نەکا نزیکی کەوێتەوە. ئەم ئینسانە بۆ هۆکارەکەی چییە؟ ئەو شتەی کە تایەتی لە دنیادا هەم خەڵک لێی ڕاکات، هەم پاداشتی ڕۆژۆکەشی کەم ئەبێتەوە کاتێکا بە ڕۆژوو ئەبێت. تەماشاکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم
باسی ئەم جۆرە کەسانەمان بۆ کات دیارە ئەم جۆرە کەسانە خراپترین مەخلوقی خوای پەروەردگارن جەلە جەلاله لای خوای پەروەردگار خراپترین کەسن. ئایا من و تۆی مسلمان هیچ کاتێک بە خەیاڵمان داهاتووە ئەرێ ئێمە باشترینی مرۆڤەکانین کە خوا دروستی کردوین یان خراپترینی مرۆڤەکانین خوای تەعالا دروستی کردوین؟ زۆر گرنگە من و تۆ لە ئاوێنەی ئەم فەرموودەی ڕەسوول اللهدا صلی الله عليه وآله وسلم تەماشایەکی ڕواڵەتی خۆمان بکەین، بزانین ئایا ئێمە لە ئەم جۆرە کەسانین کە پێغەمبەر باسیەکات. لە صحیحی ئیمامی موسلیم داهاتووە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم إن شر الناس عند الله منزلة يوم القيامة خراپترین کەس لای خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا ئینسانێکە من تركه الناس اتقاء فحشه خەڵکی لێی ڕاکەن، خەڵکی نزیکی نەکەونەوە، نەک لەبەر نەخۆشی، نەک لەبەر بۆنی لاشەی، نە خەڵکی لێی ڕاکەن اتقاء فحشه لەبەر ئەوەی ئەم ئینسانەی ئینسانێکی جوێن فرۆشە، ئینسانێکە خوا پەنامان بە کاتێک دەمی کردەوە خراپ و چاک تێکەڵەکات، کاتێک تووشی دەنگە دەنگێک ئەبی لەگەڵیدا ئیدی ئەم ئینسانە چۆن ئەوترەیە هەموو شتێک تێکەڵەکات. ئەم ئینسانانەی کە خەڵک لێیان دوورەکەونەوە لەبەر خراپی زمانیان، لەبەر ئەوەی زاریان خراپە، باسییان ئەکەن، جنێو ئەدەن، باسی خەڵکەکەن لایەن، ئەم ئینسانانەی کە خەڵک بەو هۆکارەوە لێیان دوورەکەونەوە خراپترین مەخلوقی خوان خوا پەنامان بە. ئەم ئینسانە جاری وایە بە ڕۆژووە، بە زوبانی بە ڕۆژووەوە خۆی ناگرێتەوە لە باسکردنی برا مسلمانەکەی، خۆی ناگرێتەوە لە باسکردنی خوشکە مسلمانەکەی، خۆی ناگرێتەوە لە قسەوتن بە دەوروبەری، بەڵام خۆی ئەگرێتەوە لە خواردن و خواردنەوە، بێ ئاگا لەوەی کە ڕۆژوو چۆن خۆگرتنەوەیە لە ئاو و لە خواردن، بە هەمان شێوە خۆگرتنەوەیە لە باسکردنی خەڵکیش. خەڵکانێکی زۆر هەن برایان و خوشکانی بەڕێزم، لە دنیادا تۆی بەڕێز یان دراوسێتە یان خزمتە، ئەڵەی کاکە بەخوا ئەمە هەر دوور و دۆست بم باشە لەگەڵیدا، بەڕاستی نزیکی ناکەومەوە، ناچمە ماڵی، کاکە هەر ئەچمە ماڵی تووشی غەیبەت مەکە، کاکە هەر ئەچمە ماڵی قسە بە خەڵکەکات، کاکە هەر ئەچمە ماڵی بوهتانم بۆکات، کاکە هەر سەلامێکی لێکەم ئەم ئینسانە باسی ئەم و ئەوم لاکات، کاکە بەخوا چۆن باسی خەڵکەکات لای من باسی منیش ئەکا لای خەڵک. ناوێرێ نزیکی کەوێتەوە چونکە ئەترسێ قسەیەک بکات ناتێگەشتنێک دروست بێ ئەو ئینسانە تەواو دەستکا بە جنێ و بە قسەی ناشرین. بۆیە چی ئەکات؟ ئەم ئینساناڵێ کاکە بەخوا بۆی سەرم سەلامەت بێت تێکەڵی ناکەم، ناچمە ماڵی، با نەیاتە ماڵم، لە جێگایەک بینم تێکەڵی ناکەم، با نامەی مۆبایلیش لە نێوانمانە نەبێت، با تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش با ڕەفیقم نەبێت. بۆ چونکە بەخوا لێ ئەترسم، کاکە لە دەمی ئەترسم، کاکە لە خراپەکانی ئەترسم. بەڕێزان، ئایا من و تۆی مسلمان لەو کەسانین کە خەڵکی بەهۆی خراپەکانمانەوە نزیکمان ناکەوێتەوە یان نا؟ ئەو پرسیارە لە خۆت بکە خوشکی بەڕێز، برای عەزیز، ئەو پرسیارە لە خۆت بکە. ئایا لەو کەسانەی دڵنیابن ئەگەر لەو کەسانە بین کە بەهۆی خراپیمانەوە خەڵک تێکەڵمان نابێ، وەڵڵاهی خراپترینی خەڵقی خوای پەروەردگارن جەلە جەلالوه. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم خراپترین خەڵکی خوای پەروەردگار کەسانێکن کە لە دەربڕینی قسەدا ڕەوشتی جوانیان نییە، کە ڕەوشتی جوان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی قورسترین شت
لترازوي رب العالمين دا لقيامة دا أخلاقي جوانا روشتي جوانا روشت زور گرنگی پێدراوە ڕەوشت لە قسەکردندا ڕەوشت لە هەڵسوکەوتدا ڕەوشت لە حکومدان بەسەر بەرامبەردا ئەخلاق لەگەڵ ماڵ و منداڵدا ئەخلاق لەگەڵ دراوسێدا ئەخلاق لەگەڵ شاگرد و ئەو کەسانەی نزیک ئەخلاقی جوان قورسترین شتە لە میزانی لە تەرازوی حەسەناتی ڕێکێکمانە بەڕێزان خۆشەویستان بۆیە بەڕاستی زۆر گرنگە من و تۆی مسلمان وریە بین زۆر ئاگامان لە خۆمان بێت ئەگەر تا ئێستا نەمانزانیوە خەڵکی لێمان دوور کەوتونەوە بۆی خراپەکانمانەوە ئەو با ئێستا بزانین کە ئەمە کارێکی زۆر گەورەیە ئەمە تاوانێکی زۆر گەورەیە خەڵکی بەو هۆکارە تێکەڵمان نەبێت بڵێ کاکە بەخوا من تێکەڵی ناکەم ئەمە یەک تۆزێ بینت لەگەڵ یا تێک چێ ئیدی هەرچی چاکەکان دەزەڵبی سفرێکات ئیتر بەڕاستی هەموو شتێ تێکەڵەکە قسەت پێەکە ڕابردوو چاکەکانتی بیرە چێتەوە بێوەفاییەکە بەرامبرت بەخوا ئەمە بۆی باشە لەگەڵا تێکەڵ نەبیت جنێوت پێدا زۆر گرنگە ئێمە بزانین ئایا بیلفعل ئێمە لە کۆمەڵگادا خەڵکانێک بەو هۆکارەوە لێمان ڕاکەن ئەمە ڤایرۆسە ئەمە ڤایرۆسێکی هەڵگردووە ئەم جۆرە کەسە ڤایرۆسی کەمی ڕەوشتە بۆیە خەڵکی لێ ڕاکات خەڵکی لێ ترسێت وەکو چۆن ئینسانێک ڤایرۆسێکی هەڵگردووە خەڵکی لێ ڕاکە بۆی تووشی نەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگاداری کردوینەتەوە کە ئێمە کاتێکە موسڵمانین ئاگادار بین جنێو بە موسڵمانانی تر نەدەین قسەیان پێ نەکەین بە شێوازێک نەیان ڕوشێنین مامەڵە لەگەڵ دەوروبەرماندا بە شێوازێک بکەین کە خۆمان پێمان خۆشە ئاوە مامەڵەمان لەگەڵدا بکرێت هەموو ئینسانێک جنێوی پێ ناخۆشە بۆی ئیسلام حرامی کردووە کاتێک مسلمانێک جنێوەدا جا جنێو بە خێزانی ئەدا جنێو بە مناڵەکانی ئەدا جنێو بە کەسوکاری خێزانی ئەدا جنێو بە دراوسێکی ئەدا ئەمانە لە ڕۆژتی ئینسانی بڕوادار نییە مسلمان نابێت جۆن فرۆش بێت مسلمان نابێت خەڵکی لە دەمی سەلامەت نەبێت باشترین مسلمان لای خۆی پەروەردگار من سەلیمە المسلمون من لسانه ويده ئەو مسلمانەی خەڵکی لە دەست و دەمی ئەمین بێت لە دەستی ئەمین بێت عەدا نەکات دزی لە ماڵەکەی نەکات لە دەمیشی ئەمین بێ بوهتانی بۆ نەکات غیبەتی نەکات درۆی بەدەمۆ نەکات قسەی پێ نەکات جنێوی پێ نەدات ئەو باشترینی مسلمانە بۆی بەڕاستی زۆر گرنگە برایان و خوشکانی عزیزم ئێمە مسلمان لە دنیادا هەوڵ دەین ئەم کارانەی کە ئەبێتە هۆکاری ئەوەی خەڵک لێمان دوورەکەوێتەوە ئەنجامی دێت خەڵکی وایە بە ڕۆژووە بە ڕێزان بە مانگی ڕەمەزان بە ڕۆژووە کە ئەنەوە بۆ خەڵک بە ڕۆژووە یعنی تووڕە ئەبێ قسەی نەشیاو بە خێزانی ئەکات قسەی نەشیاو بە منداڵەکانی ئەکات قسەی نەشیاو بە دراوسێ ئەکات کۆرە قسەی نەشیاو بە هاودووکانەکەی ئەکا هاوپیشەکەی ئەکات زۆر عەجیبە ئەڵێ ئەم ئینسانە خەڵکی تەکلیفیان لێ کردووتیانە کاکە بی کە ڕایخوا بە ڕۆژوو بە کە بە ڕۆژوو بی چی بە ئێماڵی بڵێ کاکە بۆ خۆت بە ڕۆژووی لەبەر خاتری خوا بە ڕۆژووی چ پێویستەکات تۆ ڕۆژۆکەی خۆت بەتاڵکەیتەوە بۆیە بەڕێزان با من و تۆی مسلمان ئاگادار بین هەندێک شت هەیە کە لە سەرەتای بەرنامەکەدەوە ئاماژەم پێکرد ڕاست و خۆڕ ڕۆژوو ئەشکێنێت بەڵام هەندێک شتێ ڕۆژۆکە ناشکێنێت بەڵام پاداشتی ڕۆژۆکە ئەوەندە کەمەکاتەوە ئێوارە مایە پوچیت ئێوارە هیچمان پێ نابێت یعنی لە بەیانیەوە ئێمە برسیمانە بێت تینومانە بێ ئێوارە هیچ پاداشتێکمان بۆ نەنووسراوە
بەڕاستی ئەمە نەکبەتیە، ئەمە زەرمەندیە کە ئینسانێک لەم جۆرە کەسانە بێت. ئەم ئینسانانە کە خراپترین مەخلوقی خۆی پەروەردگارن، خراپترینی مرۆڤەکانن، ئەو کەسانن کە بەردەوام جنێو لەسەر زاریانە، بەردەوام قسەی ناشرین لەسەر زارێنە بەرامبەرەکەیان. هەنی خەڵکی ناوێرێ قسەیشیان لەگەڵا بکات، خەڵکی ناوێرێت بە شێوازێک لە شێوازەکان ئازارێکیان بدا، یەکسەر ئەوان بە خراپترین شێوە وەڵامێدەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئێمە ئومەتی ئەوین، برایان و خوشکانی بەڕێزم، کاتێک کە بێتاقەتی یەکەن، کاتێک کە ناڕەحەتی یەکەن، پیان وت ئەلا تەدعو عەلەیهم، ئەرێ دوعایان لێ ناکەی؟ خۆ تۆیان ئەزیەت داوە، ئەوە تۆیان ناڕەحەت کرد، ئەرێ دوعایان لێ ناکەی؟ پێغەمبەری خوا دوعای لێ نەکردن، بەڵکو دوعای بۆ کردن، قسەی نەشیاوی پێ نەکردن، بە هیچ جۆرێ قسەی نەشیاوی پێ نەکردن. بۆیە بەڕاستی ئێمەی موسڵمان فەرمانمان پێکراوە کاتێک کە گەدە و مەعیدەمان بەڕۆژووە، بە هەمان شێوە دەمیشمان، چاویشمان، گوێیشمان بەڕۆژوو بێ لەوەی قسەی خراپ لە مەجلیسێکە نەبین، قسەی خراپ ببیستین و قسەی خراپیش بە خەڵک نەکەین. پەیوەندیەکمان لەگەڵایە بەڵێ فەرموو. کاک بڵند بەڵێ لە سلێمانی. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام كاك بڵند گیان. ماما ساجان والله بسيارك عزيز لخدمتك مساجان بيبي عربي. ماما ساجان حكمي بركوتيني بزور الجماعة جنابشه أو كتوان لي بركوتين ميسية أجابوهي نخوشي وبيت مثلا بونو مناقر دزنوشة كي كاتي نيوشة ميزة تشوتو شبه ياخد لكاتي دزنوشة كي ميزة تشتيم هيا حكمك ايش عدد لبيت زوز باسك ماما ساجان بسر هردو تشاوم بسر هردو تشاوم ساعة كان خوش ماما ساجان زوز باس لخدمتك ڕوونیەکەن و لە خزمەتین کاک بڵند بەسەر هەردوو چاوم. کاک سەلمان لە هەولێر بەڵێ فەرموو. کاک سەلمان، کاک سەلمان دیارە پەیوەندیەکەی داخرایەوە، بە ئومێدیەوە ئینشاءڵڵا پەیوەندی بکاتەوە لە خزمەتی ئابین. دیارە پرسیارێکی بۆیە بەم کاتە پرسیاری کردووە. پەیوەندی ترمان لەگەڵدایە؟ کێمان لەگەڵایە؟ خوشکە ڕەیان، خوشکە ڕەیان بەڵێ فەرموو. الو بەڵێ خوشکە ڕەیان فەرموو. السلام عليكم باشي مامۆستا. عليكي السلام ورحمة الله وبركاته. مامۆستا دووس یارمەی ئەگەر لە وەخت نەگرم. فەرموو خوشکی گەورە. مامۆستا هۆکارەکەی سێ نابی فڕۆکە و تەیر لە دەوری کەحبەی بسوڕێنەوە، ئێستاش تەیر لە دەوری کەحبەی تەوافی دەکەن ئەگەر لە بۆ ماڕوون بکەیەوە. هۆکاری چی؟ هۆکاری چییە؟ نابی تەیر و فڕۆکە لە دەوری کەحبەی بەسەر کەحبەیدا بڕوە، ئێستاش بیتیتمانیانی تەیرەکان لە تەواف دەکەن لە دەوری کەحبەی ئەگەر لە بۆ ماڕوون بکەیەوە. بەسەر چاو ئەو پرسیاری یەکەم. مامۆستا کەسە زۆر زوڵمی لە من کردیە، زۆری ئەزیەت دایمە ئەوتە دوعای لێ دەکەم، درمدا دەکەی کە دوعای لێ دەکەم، زۆر دوعای لێ دەکەم، دوعای لێ دەکەم. ئەگەر یعنی بۆ دوعای لێکەی تۆ؟ من دەرم خوایە لێ هەر نەگری خوایە تۆرەی لێ بکەیەوە. جا پێت وایە بە دوعاکەیتر تۆ مرتاحەبی؟ ئارە وەڵا، ئارە وەڵا زۆر زۆر یعنی سوکنایم دێتن کە دوعای دەکەم، زۆر یعنی دڵم فێنک دەرتەوە کە دوعای لێ دەکەم. وەڵای جا خوشکە بەڕێزەکەم ئینشاءڵڵا باسێواکەن کە ئایا دروستە تۆ دوعا لە کەسێ بکەی زوڵم مستەمی لێ کردی؟ مامۆستا زۆر یعنی زۆر ئەزیەتی دایمە، زۆری زوڵم لە من کردیا، یعنی بە حیساب نایە. ئەمش بەس دوعام دەسەڵاتی دوعام هەیە. کۆ تۆش لەوە ئەوەندە دوعا لێ کرد بێتر حەقی خۆت کرد بێتەوە بە سەوازی لێ بێنە. وڵای نازانم، بەس یعنی حەز دەکەم دایم دوعای لێ بکەم. ئینشاءڵڵا وەڵام دەدەمەوە خوشکە ڕەیان بەسەر هەردوو چاوم. خوا پاداش بداتەوە. خوشکی گەورەی منی خوای تەعالا بتپارێزێ یا ڕەب العالەمین.
جارێکی تر زوڵمت لێ نەکرێ. کێمان لەگەڵایە؟ باوکی بینایی بەڵێ فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باش مام طيب رئيس بس خوش برنامجك شلون؟ يا ربي خوابت باريزي براي عزيز وخوشويست مانيت. مام طاجان دمي أماجة بشتاق بكي زحمة النبي هر وقتون قرآن فيروز جاماجة بكذا سورة المنافقين. بلى. كنت باسك مان لبوكي لسر أوي كمروفا دور وكان دول رويتو بينرانيش هر وقتون خوا جورج للقرآن باسي كذا إن المنافقين في الدرك أسفل من نار. الدرك الأسفل من النار. بلى. أوي جواميني شان مام طاجان جايزة من لدعاء كان كذا فارم ودرم يا ربي خوا أم درج بلا لسر مروفاتي لعبي أو جايزة يعني ذكري بلا بس لسر مسلماناني لعبي. بلا هردو برسالة أبو. بلا ما مستعجل بس خوش لي ذاك مزور. خالد رازي يا ربي. أخا محفوظ بي خالد رازي بي. باوكي محمد السليماني بلا فرمو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ماشي جنابي إمام مصطفى. خالد رازي بي يا ربي. إخوالي إيوش إمام مصطفى. أخوالي إحسان تام بالوسيع. خوابتان باريزي. بالتاليكم حبوا خيركم بينيوا. حظم كده وخوبو بكير مواقع عزيتم بو بكيشي. أتسم برنامج كمان بيت أخو كاتي خوا. برنامج كمان بوكاتي خوجون جاوا بيجرينا. فرموا لخزمتين. أجر كتير شولة خويدا باخد شنار بنيجي. وتشنار بنيجي لخويدا أول شيء ما مصايان. خود ناشتو تا؟ بله خود ناشتو ما. هلا برسالة أبو. أنا وكرتيانا هم بوزور صاص ذكر مالين تنابل لخوز والشعر زاي فيحتاج بالنسبة. بسر تشاو إن شاء الله والله ميخوا كذا دمو بسر هردو تشاو. لخزمته. لخزمتهم. خوشك الشهلا بالله فرمو. السلام عليكم مع وصايان. عليك السلام خوشك بريزكم. بيز أحمد سيف السيار ما بولا بارز زكاته. يا كم في السيار أويا. أجل يك خوي دعوة بكات قبول بيت تشونكم زور كذا على نابك كتك خوي دعوة بكات. بله. دوام تسير شموية ده خذ زكاتك بتخشي بكتكن الله إيمنا قبوله. يعني أجرنا لي زكاتها؟ نا أجل بقول من زكاة بخشمون الله إخوما الله يمسومانك يعني حزنا كم الله إخوما. بلا برسالي سيم سيم برسالي شموية يعني كتك أجر خوي خاني خوي هبتو بس إيشكي وين بزكاة في أشياء خانوي خوي هي وطواو بله إيشكي وين يعني برسالي شي باش بس إيشكي وين يا لم تتمانجا إن شاء الله والله متدمو. هلا برسالة أبو. دستكان خوش بما مستقيان خوب عدشتي بخير. خوشكي قوري يا مهر بديار برنامج كودانيش إن شاء الله والله مكادينا بس هذا خوشكي قوري يا ميت. باوكي باران. بله. هلو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشا ما مصجان. أخوا باران اللي أنا سنة ما شاء الله ناوي خوشة. ما بالنسبة آمين أجمعين ما مستح. أخوا بتباريزي. ما بالنسبة ما مستولات شارك مع أبو سفارات بميرات. ميرات ما شاء الله. ما مستح مثلا استعمل كمثلا باوكو دايك من الماوى. بله. أودا أقرد من السيف خشكا كانم مثلا ندم خشككم كمردوها بس من داري هي. بله. دتوانم مثلا نه دبي بكم خير كما من داري شيء بس نه دبي بكم خير. يعني ميراتك باوك توانيا؟ باوك بالله. بس تشاو والله متدمو. تشاو تخوش بيزو سپاس السلام عليكم. لخزمتهم خالد رازي. خوابت بارزي. باوكي تشوفان لخزمتين.
فەرموو باوکی چۆڤان. باوکی چۆڤان فەرموو. ئەو برا بەڕێزە ئەگەر لە خەتە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. مامۆستا جان باشن. یا ڕەبی خوا بتپارێزێ. بەخۆلانم بێەوەی بسلام. خوا محفوظ بکە. فەرموو لە خزمەتتین. مامۆستا جان پرسیارێکم هەیە. بەڵێ. مامۆستا من دوو مامەم هەیە هەردووکیان نەماون هەموو خۆیان کردە. دوو مام؟ بەڵێ بەڵێ. بەڵێ. هەردووکیان شەهیدە و یەکیشیان نەماوە. بەڵێ. ئەجا ئەو شەهیدان هەیە مەقسەدم ئەوەیە بەرەو پشکەکەیەکەوێ کە لە دای خۆیەتی یان بە براکانێکەوێتی ئەکەوێت کە لە دای خۆی نیە. بەس هەرو پرسیارەتە بوو؟ ئارە وەڵام مامۆستا جان ئینشاءڵڵا بۆ ڕۆنەکە خوا جەزا باتەوە. بەسەر هەردوو چاوم بەسەر هەردوو چاوم. هەنی برا هەیە لە دایک پێترن بەس خوشکێکی هەیە لە دایک خۆیەتی. ئینشاءڵڵا وەڵامی دروستت لە خزمەتدا باسەکەم بەسەر هەردوو چاوم. قوربانم بەڕێزی بەڕێز. لە خزمەتتان باوکی چۆڤان. لە خزمەتتان. باوکی بنیاد لە هەورامان بەڵێ فەرموو. السلام عليكم ورحمة الله. عليك السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان بێ زەحمەت پرسیارێکم بوو. لە خزمەتی. بەنسبەت سوو ڕیبا ئایا ئەو کارتە مۆبایلی کە ئێستا ئیکڕین بە ئێمە بە 6,250 نارێن بە کارتی مۆبایل لە نووسینەکە ئەنووسێت زیاد کراوە بە 5,000 دینار. ئایا ئەمە ئەچێتە بە بیسو یانی ڕیباوە؟ ئەنی کاتێک کە بە 6,000 کڕی 5,000 تایە؟ بەڵێ یعنی بۆ نمونە نانووسێت لە مۆبایلەکەیە زیاد کرا بە 70 خولەک یان 100 خولەک ئەمانە هەر نووسێت 5,000 دینار. ئایا ئەمە پارە بە پارە نییە؟ ئایا وەکو ئێوە وەکو مامۆستای ئاینی چیتان کردو بۆ نێشتنی ئەم گوناحە گەورە؟ خۆتە زانانی مامۆستا ڕیباییشێکە لە 7 گوناحە زۆر گەورەکە. ئێمە کێشی ئێمە بەشداری یان؟ ئینشاءڵڵا وەڵامتە دەمە. زۆر سپاس. خوا لێت ڕازی بێ ڕەبی. خزمەتین. ئینشاءڵڵا دێنە سەر وەڵامی ئەو براو خوشکە بەڕێزانی کە پەیوەندیان گرتووە بۆی فریای وەڵامەکان بە دوور و درێژی بکەین. ئەو کاتاشینە سەر بابەتەکە ئینشاءڵڵا. پەیوەندی یەکەم کاک بەڵند بوو پرسیاری کرد کە پرسیاری ئەوەی کرد ئایا حکمی بەرکەوتنی میز بە لاشەی ئینسان یاخود بە جلوبەرگی ئینسان حکمەکەی چییە لە کاتێکدا ئەم ئینسانە تووشی جۆرە نەخۆشیەک بووە کە میزە چرکەی پێڵن. بەڕێزان ئەوە نەخۆشیەکە خوای پەروەردگار هەموو لایەکمانی لێ پەنابات. ئینسان جاری وا هەیە لە دوای ئەوەی کە لە سەر ئاود و لە ڕووی جەنابتان هەڵەسێت جاری وایە لە کاتی نوێژە، جاری وایە لە کاتی ڕۆشتنە، جاری وایە لە دوای دەستنوێژدا ئەم میزە چرکە هەیە. طبعاً ئەم میزە چرکە بەڕێزان و خۆشەویستانم سەرەتا ئەو کەسەی کە تووشی ئەم نەخۆشیە بووە ئەبێ عیلاج بەکار بێنێ لای دکتۆرە بەڕێزەکان کە ئەمە نەخۆشیەکە وەکو نەخۆشیەکانی تر عیلاج بەکار بێنێت بۆ ئەوەی کە چاک بێتەوە. ئەگەر عیلاجی بەکارهێنا و بەم شێوازش بەردەوام بوو ئەوە ئەو ئینسانە لە دوو حاڵەت بەدەر نییە. حاڵەتێک کە ئەیوێت چۆن نوێژەکەی بکە و حاڵەتێک ئەیوێت لاشەی پیس نەبێت. ئەم ئینسانە وا باشترە تا نزیکی نوێژ نەکەوێتەوە دەستنوێژ نەگرێت. کاتێک کە نزیکی کاتی نوێژ کەوتەوە ئەم ئینسانە دەستنوێژەکەی بگرێت بڕاتە ناو نوێژەوە. ئەگەر لە کاتی نوێژیشدا میزە چرکەی هاتوو لاشەشی پیس کرد و جلەکەشی پیس کرد ئەوە نوێژەکەی نەبڕێ لەسەر فتوای زانایان ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێ با نوێژەکەی تەواوکەوە نەخۆشیەکە چونکە بەردەوام دووبارا بێتەوە لاچێت دەستنوێژی تریش بگرێ هەروای دەبێت و نوێژەکەی بکات. پاشان کاتێککە لە نوێژ بوویەوە یان هێشتا نەچووەتە ناو نوێژەوە مەسەلەن لە دەستنوێژێکی کردووە بەر لاشەی کەوتووە یان بەرجلەکەی کەوتووە ئەم دەستنوێژەی بۆ نوێژ نەگردووە با ئەو شوێنەی کە ئەزانێ بەری کەوتووە ئاوێکی پیا بپەرژێنێ بەو شێوازە پاکی بکاتەوە ئەو حکمەکەیەتی
حکمەکەی ئەوەیە کە ئەگەر لە کاتی نوێژدا نەبوو بەو شێوازەیە لە کاتی نوێژدا بوو بەو شێوازەیە پاکی کاتەوە، چونکە بەڕاستی تا ئەتوانێت ئەبێ خۆی بە پاک و خاوێنی ڕابگرێ و جلوبەرگی بە پاک و خاوێنی ڕابگرێ بەو شێوازە پاکی کاتەوە. پەیوەندی دوم دیارە کاک سەلمان بوو لە هەولێرەوە پەیوەندیەکەی بڕا خۆی تەعالا بیپارێزێ. پەیوەندی سێم خوشکە ڕەیان بوو. دیارە خوشکە بەڕێزەمان دوو پرسیاری هەبوو. پرسیاری یەکەم هۆکاری نەسوڕانەوەی باڵندەیە خود فڕۆکە بە دەوری کەعبەدا چییە؟ تەبەن بەڕێزان ئەگەر بە دەوری کەعبەیە بێ باڵندەی لێ سوڕێتەوە بۆ زانینتان هەم بە دەوری کەعبەدا باڵندە ئاسوڕێتەوە و هەم بەسەر کەعبەشدا باڵندە ئاسوڕێتەوە. ئاگادار بن، یعنی ئەوەی کە بینیومانە بە چاوی خۆمان کە خوای پەروەردگار چەند جارێکی زۆر قسمەتمانی بۆ شوێنە گەیاندوە بە حەج و عومرە، خوای تەعالا هیچ لایەکتان بێبەش نەکات لەو سەفەرە، بە چاوی خۆتان ئەیبینن بە سەربانی کەعبەش و کۆترە فڕێ و دەوروبەری کەعبەش کۆترە فڕن. ئەوە نییە شتێک نییە بۆ معنایی کە بڵێ کۆتر بەسەر کەعبەیە ناسوڕێتەوە یان بە دەور کەعبەیە ناسوڕێتەوە، بەڵکو بیندرا و ئەشی بینین. دەربارەی فڕۆکە بۆ بەسەر کەعبەیە ناسوڕێتەوە ئەوە بابەتێکە زیاتر پەیوەندی بە بابەتی شەرعیەوە نییە، لەواچێ پەیوەندی بە بابەتی کەش و هەوای ئەو منتیقەوە بێ بەو معنایی کە خەڵی تەیاران، ئەو بابەتێکە زیاتر پەیوەندی بە شەرعەوە نییە. بۆیە قسەی لێ نەکەم باشە چونکە تووشی هەڵابم عیلم و زانست و زانیاریم پێ نییە. بەڵام دەربارەی باڵندەکان من خۆم بینیومەوە چەند کەسیش بینیوێتی و ئەشی بینن کە بەسەر کەعبەیە بە دەوری کەعبەشدا ئەسوڕێنەوە. ئەوەی کە ئەڵێن باڵندە بەسەر کەعبەیە ناسوڕێتەوە بە دەوری کەعبەیە شتیوە ئەسڵ و ئەساسی نییە برایان و خوشکانی بەڕێزم. پرسیاری دووەمی خوشکە ڕەیان دیارە کەسێک ستەمی لێ کردووە، ئەمیش حەزەکە دوعای لێ بکات کە دوعای لێکە مرتاحە بێت. خوشکە بەڕێزەکەم دیارە بەڕاستی ستەمکردن زۆر ناخۆشە، ینی لەواچێ ئینسان تا ستەمی لێ نەکرێت نەزانێ تام و ناڕەحەتی ستەم لێکردن چەند ناخۆشە، لەوەچێت ئەو تۆ بیزانی من نەیزانم کەسێکی تر نەیزانێ. بەڵام بەڕاستی ئیدفع بالەتی هی ئەحسن، ئەو باشترە. یعنی بەم دوعا و نزایی تۆ ئەم ئینسانە نایە داوای لێبوردنت لێ بکات، ئەم ئینسانە پەشیمان نابێتەوە، بەڵکو وا باشترە تەسلیمی خوای پەروەردگارێکی بڵێ خوای پەروەردگار ئەم ئینسانە زوڵمی لە من کردووە، ستەمی لە من کردووە، ئەوە خوای پەروەردگار من کەیسەکەی خۆمم تەسلیمی تۆ کرد. خوای چی بۆ ئەو ئینسانە باشە ئەگەر تۆڵە بێت هەرچیەکە خوایەوە تەسلیمی تۆ یەکەم. ئینسانی موسڵمان کاتێک کە خەڵکی خراپەی بەرامبەرەکات وا باشترە دوعای بۆ بکات چاک بێت کاکە، بۆی زوڵم لە خەڵکێکی تر نەکا، بۆی خەڵکێکی تر نەچەوسێنێتەوە، بۆی ئەم ئینسانە پەشیمان بێتەوە. ئەگەر ئەم ئینسانە تۆ دوعای بۆ بکەی پەشیمان بێتەوە خوای تەعالا هیدایەتی بدە، ئەوە لەواچێ بێ بۆ لای تۆش داوا لێبوردنت لێ بکە و دڵت بێت تۆ جێگەی خۆی. بەڵام بەردەوام دوعای لێ بکەی باش نییە بەڕاستی، چونکە لەواچێ ئەو شتە تۆ بە زوڵم هینەکەی لا ئەو زوڵم ئوستەم نەبێت، یان بە معنایەک لە معناکان مەسەلەن شتێک لە نێوانتان بوو بێت تۆ بەنیازی شتێک بوو بێتی شتەکە وانە بوو بێ بە زوڵم حسێبیکەی. بۆیە خوشکە گەورەکەم لەوەچێ بەشی خۆ دوعات لێ کرد بێت، بەشی ستەمەکە دوعات لێ کرد بێ، هەوڵ دە دوعای بۆ بکە باشتر، بڵێ خوای هیدایەتی بی بۆی زوڵم لە خەڵکی تر نەکات، ئەوە باشترە. خوای پەروەردگار لە قیامەتدا وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم تەنانەت تۆڵەی بزنێکی بێشاخ لە بزنێکی شاخدار وەرئەگرێتەوە کاتێک کە شەڕە قۆچێکیان کردووە، ئەمیان قۆچی پێوە نیواتە شاخی نییە، ئەوی تریان شاخی هەیە کە ئازاری پێگەشتووە، تۆڵی ئەمانەکاتەوە دڵنیا بە تۆڵی توێشەکاتەوە تۆڵی هەموو مەزلوم و ستەملێکرایەوە کە کاتەوە خوای پەروەردگار جەلە جەلالوهو و خوای پەروەردگار ئاگادار بن بێ ئاگا نییە لەوەی کە ئینسان گەلێک لە دنیادا ستەم لە خەڵکی یەکەن. پەیوەندی چوارەم باوکی بینایی دوو بابەتی باس کرد. بابەتی یەکەم کە فەرمووی باسی منافقین، باسی منافق بکرێت. طبعا باوکی بینایی و برایان و خوشکانی بەڕێزم دیارە منافق دوو جۆرە. نیفاق لە شریعەتی ئیسلامدا دوو جۆرە. نیفاقێکمان هەیە
پێ ئەوترێن نیفاقی بیر و باوەڕ، نیفاقی عەقەدی. یعنی ئەم ئینسانە لە سەرەوە ئەڵێ ینی ڕووکەشی ئەم ئینسانە ئەڵێ موسڵمانم، بەڵام لە ژێرەوە موسڵمان نییە. وەکو خۆی پەروەردگار لە سەرەتای سوورەتی بەقەرەدا باسی کردوون بە چەندین ئایەت. مسلمانەکانیان بینی وتیانە ئامەننا، ئەوە ئێمە ئیمانمانینەوە، ئینا مەعەکوم، ئێمە لەگەڵێوەیان. بەڵام کاتێک گەشتونەتەوە لای خۆیان وتویانە ئێمە گاڵتە بەوانەکەین. ئەم نیفاقێکە پەیوەندی بە عەقیدە و بیر و باوەڕەوەیە. خوای تەعالە دەربارەی ئەمانە فەرمووی ئین المنافقین فی الدەرک الأسفل من النار. منافقەکان لە قوڵایی دۆزەقدان، لە خوارەوەی دۆزەقدان. ئەمە دەربارەی ئەمە نیفاقێکە خاوەنەکەی موسڵمان نیە، خوا پەنامان بە. کە ئەمڕۆ ئەم نیفاقات توانین بڵێن کەمە. بەڵام نیفاقی ترمان هەیە، جۆری دووەم لە نیفاقی کردەوەیە، نیفاقی عەمەلیە. ئەو نیفاقەیە کە مەسەلەن وعدە خلافێک بۆ ئینسان، درۆیەکی کردووە ئینسان، ئەمانەتیشیان لای دانەوە، دەستکارێکی کردووە، خیانەتیان لێ کردووە. ئەم نیفاقی عەمەلیە. ئەم نیفاقە بەرە وایەتە ناکەوێت کە لە خزمەتتان ناخوێنمەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مثلا 4 من كن فيه كان منافقا خالصا. 4 شتەیە هەر کەسێک ئەم 4 شتەی تیابێ ئەو منافقێکی تەواوە. یعنی یەکێک لەو خەسڵەت و ئەخلاقانەی تیابێت ئەوە خەسڵتێک لە نیفاقی تایە. إذا حدث كذب، کاتێ قساکە درۆکە. وإذا وعد أخلف، کاتێ وعدەدا خلافە وعدە بێ. وإذا ئەتومینە خانە، کاتی ئەمانەتێکی لادانێ خیانەتی لێکە. ئەگەر قسە بە ئەمانەت لای دانەی، شتێکی لادانێ. وإذا خاصم فجرە، کاتێک کە لەگەڵ یەکێکدا تووشی دەنگەدەنگ بوو ئیتر ئاو پەڕی کۆتایی پێدێنێ، حالشی لە دڵ و دەروێنێتی باسێک. ئەمە نیفاقی عەمەلیە. ئیدەن نیفاق دوو جۆرە، وەکو برا بەڕێزە فەرمووی باسی کە ئەمە بە کورتی دوو جۆری هەیە نیفاق. خوای پەروەردگار لە هەردووکی پەنامان بات. پرسیاری دووەمی ئەو برا عەزیزەمان باوکی بینایی وتی دوعا بکەی بەلاچوونی ئەم نەخۆشیە لەسەر مرۆڤایەتی. ئایا بەم دوعایە ئینسان گوناهبارە بەیان نە؟ واتە ئەمڕۆ کاتێک ئەم پەتایە هەموو جیهانی گردووەتەوە، تۆ بڵێ خوای پەروەردگار ئەم نەخۆشیە لەسەر مرۆڤایەتی هەڵگرە، یاخود بڵێن خوایە ئەم نەخۆشیە لەسەر موسڵمانان هەڵگرە. بەڕێزان و خۆشەویستانم، ئینسان ڕەزیل نەبێت لە دوعایە باشە. با دوعا بۆ هەموو ئینسانەکان بکات. بۆ ئینسانێک حەسکەین موسڵمانیش نەبێت بەم نەخۆشیە بڕوا و بەبێ ئیمانی دوعا بکەین کە موسڵمان بێ ئەو خەڵکەش بێتە ناو ئیسلام و کاتەوە وفات بکات. چونکە پێمان وایە، قەناعەتمان وایە ئیسلام تاکە دین و تاکە بەرنامەیە کە ئینسانەکان ڕزگارەکە لە دنیا و لە قیامەتدا. بۆیە بەڕاستی با دوعا بکەین بۆ هەموو ئینسانیەت، چ موسڵمان بێت چ ناموسڵمان بێت. ئەو دوعایە دوعایەکی باشە و دوعایەکی چاکە. خۆشەویستان، باوکی محەممەد لە سلێمانی پرسیارێکی خەوی بوو. فەرمووی ئەگەر لە خەودا باخە چنار بنێژی، ئەنی دەستکەی بە داری چنار بینێژی بە ئەرزدا ئەو باخ دروستکەی، ئایا ئەمە لە خەودا چییە؟ طبعاً ناشتنی دار لە خەودا بەڕێزان داری چنار بێ یاخود هەر دارێکی تر بێ، بەڵام ئەگەر داری چنار ئینسان لە خەودا بینێژێ بە معنایە ودی کە ئەم ئینسانە سەدەقەیەکی جاریە ئەکات، خێرێکی کردووە، ئەم خێرە بەردەوامە، سەدەقەیەکی جاری کردووە بەردەوامە. بەردەوام ئینسانە خێری بۆ دێ بەبێ ئەوەی ئاماژەیە، بەبێ ئەوەی ئاگای لێبێ، بیری بکەوێتەوە، خێرێکی کردووە پێشی خستووە، لە دوای مردنی خۆشی ئەم خێرەی بۆ دێ. جایتر ئەم سەدەقە جاریەکە کەسێکی فێر قورئان خوێندن کردووە، ئەم سەدەقە جاریەکە بیرێکی بۆ کەسێک کردووە، ئەم سەدەقە جاریە مەسەڵەن بەهۆی ئەمەوە کەسێک فێری سەنعاتێک بووە، ماڵ و منداڵێک ئەژێنێ، ئەوش کەسێکی تری فێر کردووە. ئیدەن ئەم خەوە بە معنای ئەوە دێ کە ئەو کەسە سەدەقەیەکی جاری کردووە، ئیشێکی باشی کردووە، ئەم ئیشە باشە خێرەکەی بۆ ئەم ئینسانە دێتەوە. خەوەکە خەوێکی باشە. پەیوەندی شەشەم خوشکە شەهلا لە سلێمانی 3 پەیوەندی هەبوو، 3 پرسیاری هەبوو. پرسیاری یەکەم وتی کەسێک خۆی داوای زەکات بکە، ئایا دروستە زەکاتی پێ بدەین؟
بەڕێزان ئەو کەسەی کە خۆی داوای زەکاتەکە لە دوو حاڵەت بەدەر نییە، یان ڕازگۆیە لە داواکردنەکە کە ئەڵێ داوای زەکاتەکە زەکاتی پێشێت، یان ڕازگۆیە یان ئەم ئینسانە خوا پەنامان بە درۆزنە. بە مجەڕەدی داواکردنەکە زەکاتی پێ حرام نابێت. ئەگەر ئینسانێ داوای زەکاتیشی کردو زەکاتیشی پێشە لە ڕووی شەرعەوە هیچ ئیشکالێکی تیانێ زەکاتەکەی بنێ. بەڵام ئەگەر ئینسانێ داوای زەکاتی کردو زەکاتیشی پێ نەشیە ئەوە بەڕاستی ئینسان زەکاتەکەی نەداتێ. ئیدەن بە مجەڕەدی داواکردن من کە دێم ئەڵێم خوشکە بەڕێزەکەم زەکاتم بەرێ زەکاتم پێشێ، بە مجەڕەدی ئەمە مادام تۆ ئەزانی من زەکاتم پێشێ زەکاتەکەی لەسەر حرام نابێ، بەڵکو مادام پێشێ بیدەیتێ باشترە. پرسیاری دووەمی ئەو خوشکە بەڕێزە ئایا کەسێک خانووی خۆی هەبێ ئیشی نەبێت یان ئیشی کەم بێت زەکاتی پێشێت؟ طبعاً ئینسان جاری وای خانووی خۆی هەیە و سیارەی خۆشی هەیە زەکاتی پێشێ. بەڕێزان ئاخر بە خراپ حاڵی نەبین وابزانین تر فەقیر کەسێک ئاوا کەوتۆ دەمی کردوتەوە چاوەڕێتی خەڵکی توکێنان بک بە دەمیەوە هیچی نییە، قوربەسار جلەکەی دڕاوە پێڵاوی بۆ ناکردرێت لە ڕووی جەنابتان پەکی کەوتووە هیچ لە ماڵیان نییە سەلاجە ئەکاتۆ بۆنی کەلاوەی لێدێ. کاکە ئەوە نییە، هەگەدار بن. خەڵکی وا هەیە تەکسی هەیە، خانووی خۆی هەیە و بەڕێزە سیارەیەکی تەکسیشی هەیە، سیارەیەکی بەقاڵیشی هەیە. ئێستا ئیش پەکی کەوتەوە با خانووی خۆشیێ بێ با سیاری خۆشیێ بێ، ئەو ئیشەی کایکا بەشی ناکات شەرعەن زەکاتی پێشێ. بەڵێ مادام نوێژەکە شەرعەن زەکاتی پێشێ با خانووی خۆشیێ بێ یان سیارەیشیێ بێ، بەڵام بەشی ناکە ئەو پارەی کە پەیایەکە. پرسیاری سێمی ئەوە بوو کە ئەگەر نەڵێ هی خۆمە ئایا دروستە، ینی مەسەلەن زەکات ئەدەی بە یەکێک ئیلا بێ پێ بڵێ ئەمە هی خۆمە ئەو کاتە زەکاتەکە دروستە؟ نەها بەڕێزەکەم هیچ پێویست ناکە بڵێ هی خۆمە، یعنی کەسێکی ترە هەر کە زەکاتەکەت بۆ ئەم ئینسانە برد ئەگەر یەقینت هەبوو ئەم ئینسانە زەکاتی پێشە هیچی پێ مەڵێ، نەبڵێ ئەمە پارەی زەکاتە، نەبڵێ هی خۆمە، نەبڵێ هی فڵانە، ڕێک بیدەرێەوە تەواو بڵێ ئەمە سەرفکە بۆ ماڵم ناڵێت. بەڵام ئەگەر گومانت هەبوو لەوەی زەکاتی پێشە یان زەکاتی پێناشێ، بڵێ کاکە ئەم پارەی زەکاتە، ئەرە جەنابەت زەکات و پێشێ ئەگەر گومانت هەبوو. ئەگەر وتی پێم ناشێ ئەوە بەڕاستی مەیدەروبی دەیک، ئەگەر وتی پێمەشێ ئەوە لەسەر تاوانی خۆی مادام دوو دڵی تایدا ئەو کاتە زەکاتەکەی بەرێ. خوشکە بەڕێزەکەم باوکی باران پرسیاری میراتی کرد، فەرمووی دیارە باوک و دایکی نەماوە، کە باوک و دایکی نەماوە میراتەکە ماوەتەوە بۆ بەراو خوشکەکانی. پرسیارەکەی ئەوە بوو ئایا پێش دابەشکردنی میراتەکە میرات بە خوشکەکانی نەدا بێت بیکاتە خێر بۆ دایک و باوکی؟ برایان و خوشکانی ئازیزم، دروستکردنی مزگەوت باشترین خێرە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کردووە. ئیتر دروستکردنی مزگەوت هەمومان ئیتیفاقمانەیە کە کارێکی باش. ئەگەر یەکێک مرد پارەی لە دوا جێما میراتگریشی هەبوو لە ئافرەتان و لە پیاوان، شەرعەن جائیز نییە مزگەوتیشی پێ بکەیتەوە. بۆی باسی گەورەی مزگەوتم کە نەکشتی تر ئیلا ئەبێ میراتگرەکانی ڕازی بن، کاکە تۆ وەرە میراتەکەی بەشکە، ملیۆنێک بەرتووەکەی بۆ خۆت بڕۆ ملیۆن بکە مزگەوتەوە، بەس کاکە لەواچێ خوشکەکەت ئەو ملیۆن نەکاتە مزگەوتەوە بیکاتە خێرێکی تر. کاکە لەواچێ پارە قەرزار بێت بیداتەوە قەرزارێک، بۆیە جائیز نییە، دروست نییە لە پێش دابەشکردنی میراتەکە بە هیچ جۆرێ پارەی میراتی باوک و دایک یان هەردووکیان یان یەکێکیان بکەی بەخێر، ئیلا مەگەر میراتگرەکان براو خوشکەکان بڵێن کاکە وەڵا گەردنت ئازا بێت، تۆ وەکیلی ئێمە بە پارەمان پێویست نییە بۆ باوک و دایک بکە خێر و با بۆیان بێتە سەدەقەیەکی جاریە لە مزگەوت تا بێ لە هەر شتێکی ترابێ، ئەمە دروستە مادام خۆیان بە ڕەحابەتی سەدرەوە بۆیان بکە خێر. هەرچەندە هەندێک لە زانایانە فەرموون تۆ 2 ڕۆژ بی دەرێ با بیخاتە گیرفانەوە، ئەم با تۆزی گیرفانی گەرم کات تۆ 2 ڕۆژ ئاوە دەست خاتە سەری و بزانێ پارەی تایە دوای ئەو بۆت بێنێتەوە، بەڵام هێشتا ناتۆتە گیرفانیەوە لەواچێ بڵە کاکە بیکەنە خێر. بەڵام
ئاگدار بن مەیکەنە خێر بۆیان تا ڕازێ بن برا عەزیزەکەم. باوکی چۆڤان دیارە پرسیاری ئەوەی کرد کە دوو مامی هەیە، ئەم دوو مامی مردوونێکێکیان شەهید بووە، خوای پەروەردگار لە گوناه و تاوانی هەردوو لایەن خۆش بێت. شەهید بووە، مە شەهیدانەیەکی هەیە ئەم مامە بەڕێزەی. کاتێک کە شەهیدانەیەکی هەیە، ئایا ئەم مەعاشە بۆ کێیە؟ ئایا بۆ براکانێتی، بۆ خوشکەکانێتی، بۆ برازاکانێتی؟ ئازیزان و خۆشەویستانم، ئەو کەسانەی کە ئەمڕۆ لە کوردستانی ئێمەدا شەهیدانەیان بۆ دەرکراوە، موچەیەکیان بۆ دەرکراوە بە ناوی شەهیدانەوە، هەر وەزارەتی شەهیدان بۆ خۆی دیاری کردو بۆ کێتی. ئاگدار بن ئەو کەسەی کە وارسی شەهیدەکەی مەعاشەکە ئەدرێ بەو، شەرعیش ئەمان قساکات، ئەدرێ بۆ ئەمان کەس. دوایی کە ئەم میراتگرەی، ئەم نزیکەی باوکی بێ، دایکی بێ، کەسێکی ئاو نزیکی بێ وەفاتەکە، ئەم دەستگای شەهیدان دێ ئەیدا بە کەسێک کە مستەفید نەبێت لە حکوومەت. مەسەلەن دوو کەسیان هەیە موچەی لە حکوومەتان نیە بە هیچ جۆرێ، ئەو کاتە دوو هەویان بۆ دەرەکات، سێ کەسیان هەیە سێ هەویان بۆ دەرەکە، بە شێوازێک کە دەستگای شەهیدان بۆ خۆی تەوزیعیەکە شەرعی شەرەواڵت، چونکە ئەوە مینحەیەکە ئەو دەستگایە ئەیدات و ئەو دەستگایە خۆی ئەزانێت چۆن تەوزیعەکات، ئەنی خۆی دیاری کردەوە بۆ کێیە. بۆیە بەڕاستی هەر بگەڕێنەوە بۆ دەستگاکە، باشترە بزانین دەستگاکە بۆ کێ ئەدات، لە دوای مردنی یەک بە یەک ئەگاتە کێ. پرسیاری پەیوەندی کۆتایی باوکی بوونیات باسی مەسئلەی ڕیبایی کرد. پرسیارەکەی ئەوە بوو، پرسیارەکەی زۆر جوانە. ئێمە ئەزانین ئەگەر من پارە بدەم بە پارە ئەوە ڕیبایە. یعنی مەسەلەن من 5,000 دەم بە تۆ 6,000 دەیتەوە بە من بەم شێوازە، ئەمە ڕیبایە. پرسیارەکەی لە کارتی مۆبایلدا بوو، کاتێک کە تۆ 5,000 ئەدەی بە کەسێک ئەڵەی کاکە 5,000 سنتم بۆ بنێرە، 5,000 سنتم بۆ بنێرە، بای 5,000 سنت یان بای 10,000 سنت 10,000 دێت. ئەم ئینسانەش ژمارەی مۆبایلەکەت لێدا و بۆت ئەنێرێ، لە مۆبایلەکەتان نووسێ 5,000 زیاد کرا یان 10,000 دێڵێت 10,000 زیاد کرا، ئاگدار بۆ پارەت بۆ نەهاتەوە. ئەو پارە بە پارە نییە بەڕێزان، بە هیچ جۆرە پارە بە پارە نییە. یعنی تۆ بتەوێ بەو ڕەسیدەی کە بۆت هاتووە شتی پێ بکڕی ناتوانیت. ئەنی بڕۆ دوکانێک و بڵێ کاکە ئەدێ زەحمە نەبێ و ماستە بە چەنەڵێ بە 1000 دینار ڕەندی کاکە و ڕەسیدە دەدەمێ، ناداتێ. یعنی ئەو شتە لا ئێمەشتی وان نییە. بۆیە بەڕاستی ئەو پارە بە پارە نییە، ئاگدار بین. بەڵام ئەوەی کە لە کارتی مۆبایلدا بەڕاستی جێگای ئیشکالەکە بەڕاستی قسەی لەسەر بکرێ و موسڵمانان ئاگداری بن ئەمە نییە. ئەوەیە بەڵکو تۆ ڕێژەیەک قەرزەکەیت، مەسەلەن ڕەسیدێک قەرزەکەی لەو کۆمپانیایانە، کاتێک کە قەرزت کرد زیادەت لێ بسەنێتەوە، ئەمە جێ ئیشکالە. تۆ 100 دینار قەرزەکەی ئەو 150 دینار زیادەت لێ سەنێتەوە، ئەمە جێ ئیشکالە بەڕاستی بۆ کۆمپانیەکان، نەک بۆ بەکارهێنەرانی تا ئەتوانن ئەو شتە نەکەن. بەڵام بەڕاستی ئەوە شتێکی خەتەرە ئازیزان و خۆشەویستان. دیارە بەرنامەکەمان وردە وردە بەرەو کۆتایی ئەچێت. لە کۆتایی بەرنامەکەدا لە خوای پەروەردگارە پاڕێمەوە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی، ئەڵێن یا ڕەب العالەمین، ئەو برابە ڕێزانەمان، ئەو خوشکە ئازیزانەمان کە دانیشتن بە دیار بەرنامەکەمانەوە، ئاگایان لە بەرنامەکەمان بوو، گویان لە فەرمایشتە شیرینەکانی پێغەمبەرەکەت گرت. یا ڕەبی خوای ئەگەر کێشە و مشکیلەیەکیان هەیە بێ بەهانایانەوە، یا ڕەبی خوای پەروەردگار ئەگەر نەخۆشن شیفایان بی، ئەگەر نەخۆشیان هەیە شیفایان بی، ئەگەر قەرزدارن قەرزەکەیان بۆ ئاداکە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای پەروەردگار هەر کێشە و مەشاکیلێکیان هەیە بێ بەهانایانەوە، خوای پەروەردگار لێتە پاڕێن و لەم کاتە پیرۆزەدا ئەو برابە ڕێزانەمان، ئەو خوشکە ئازیزانەمان کە تا ئێستا پرۆسەی هاوسەرگیریان نەکردووە، یا ڕەبی خوای کاریان بۆ ئاسانکەی، یا ڕەبی خوای کاریان بۆ ئاسانکەی، پرۆسەی هاوسەرگیریان بە قسمەتکەی بەدڵی خۆیان یا ئەکرەمە لەکرەمین. یا ڕەبی خوای و برا خوشکانەمان کە پرۆسەی هاوسەرگیریان کردووە و منداڵت پێ نەبەخشیون، خوای منداڵی ساڵحیان پێبەخشی، یا ڕەبی خوای منداڵی ساڵحیان پێبەخشی. یا ڕەبی خوای پەروەردگار لەو کەسانەمان بگێڕێت لە مانگی ڕەمەزاندا لە گوناهەکانیان خۆشەبی،
پاکیانەکەی تۆ لە تاوان یا رب العالمین. دوعاکانمان قبولکەی، نزاکانمان قبولکەی یا ئەکرەمە الأکرەمین. یا ربی خوای پەروەردگار ڕۆژووی مانگی ڕەمەزانمان لێ قبولکەی، شەوانی قەدرمان بە قسمەتکەی یا ئەکرەمە الأکرەمین. یا ربی خوای دەرگای مزگەوتەکانمان بەڕوودا بکەیتەوە. یا ربی خوای دەرگای مزگەوتەکانمان بەڕوودا بکەیتەوە. یا ربی خوای ئەم نەخۆشیە ئەم پەتایە کە وڵاتمانی گردووەتەوە یا ربی خوای دووری کەی لە وڵاتمان. یا ربی خوای دووری کەی لە وڵاتمان. یا ربی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتری ئەسما و صفاتی خۆت، یا ربی خوای لێتە پاڕین و لە گوناهی دایک و باوکمان خۆش بە، لە گوناهی مردوەکانمان خۆش بە، عاقبەتمان بەخێر بگێڕە یا رب العالمین. یا ربی خوای پەروەردگار وا لە هەژارەکانمان بکەی ئارامگر بن لەسەر هەژاری ئەکرەمە الأکرەمین. خوایان دڵی دەوڵەمەندەکانمان نەرم بێت، ئاگایان لە هەژارەکان بێت، ئاگایان لە نەدار و بێباوکان و بێنازان بێ یا رب العالمین. یا ربی خوای هەر کەسێک لەم مانگی ڕەمەزانەدا دڵی هەژارێکی خۆش کردووە، دڵی بێباوکێکی خۆش کردووە، یا ربی خوایە تۆ دڵی خۆشکەیت. یا ربی خوای لە قیامەتە دڵی خۆشکەی. یا ربی خوای لە دنیادا تووشی ناخۆشی و نەخۆشی نەکەی یا رب العالمین. تا بەرنامەیەکی تر برایان و خوشکانم بەخوای پەروەردگار ئەسپێرم. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.